چیم ئیسرائیل نابێ مەترسی لەسەر دروست بێ ئێستا چێ مەترسێ بۆ ئیسرائیل ئێران کاتە بە ئێران لاواز بکرێ لێرە بابەتەکە ئەمەنی ئەتوانن لاوازیکەن یان نا بەڵام ئەبێ ئێران لاواز بکرێ لاوازکردنی ئێرانیش بە چی ئەتوانن بیکەن بەوەی کە ڕۆڵی نەبێ لە منتیقەکە ئێستا لە سووریا ئێرانە نەهێشتووە یعنی سەیری ئەو وێنەیەکە ئەمریکیەکان کەسێکیان هێناوە لە سووریا کەسێک هاتووەتە ناو ساحەکە لە سووریا کە ئەم کەسە بە حسابی ئەمریکیەکان تیرۆریستەوە نییە بەڵام ئەم کابرایە ئەم ئەحمەد شەرعە ئێستا ڕۆڵی لە ناوچەکەیان نییە کەواتە کێشیان نییە هەبێ بەڵام ئەگەر فکرێکی قاعدەی هەبێ فکرێکی داعشی هەبێ نایهێڵن بۆ چکە ئەم فکرە ڕۆڵی هەیە لە ناوچەکەیە بەس ئێستا کێشیان نییە هەبێت سێرەکەی لە ئەفغانستان تالیبان تا ڕۆڵی هەبوو لە دەرەوە نەئەبوو بەس ئێستا ڕۆڵی تەنها ڕۆڵێکی ناوخۆی هەیە بۆیە بابەتی هەنگاوی سیاسی بەڕاستی خۆی استراتیجێکێکی ئەمریکی هەیە بەوەی کەوتمان ئیسرائیل بپارێزێ و پاشان دروستنەبوونی هیچ هێزێکی ئیقلیمی کە چی هەبێت کە چەکی بالستی هەبێت کە بگاتە ئیسرائیل یعنی ئێستا لای ئەمریکیەکان لەم قۆناغەشە پێی نەگەن لەم قۆناغەشە نەتوانن وڵاتانی ئەوروپی بکێشنە ناو شەڕەکەەوە لە مستەقبەلە هەر هەبێ بەو هەنگاو بگرن سەیری کە ئەگەر جەنابەت دیقەتت دابێ بەڵێ ئەمریکا ئێستا ئەم شەڕەی بەسەر بەخۆی کردووە بەس ئایا هەوڵی ئەوە نادا وڵاتانی ئەوروپی بێنێتە ناقەزێکەوە هەوڵی ئەوە نادا بەرژەوەندی وڵاتانی ئەوروپی بکوێتە مەترسیەوە